شێتە باوکە گیان باوکە ئۆ باوکە وا عوسمانەتە ئەم خۆ بیری باوک مەگە ئەتە توش بس بگری واڵا بێ وەڵام نوتی دڵ بڕابێ والله بەرە بێ بەخوا بەرە بێ کاکتان شێت کرد بەخوا لە ناوتان برد چیتان لە کاکە بکەن دیسانە بەزمەکە یاسم دەی یاسم دەی بەرتان نەبێ والله عوي راسي بي اما يستفير بودا بهنا ترافيك ومرافيك اما دسر اما بنيشتي بوبي امشت انا باوكتان بسيطة باوكلي الو براتشيم بيكت اسمان علي نه بابا كتم جو بقرا بابا تعمل ام قال اسمي الله نام مباركة دعواي لسر عثمان قيد كدو هل خليك ويعداني كداماوا والله تمني شكاكة شو متم بساقة من زاوية او مالم كفالتي يمكن بصد دفتر تيجيشي وتم ببيان صيج بكيك باشا بكر بلي اختي ويا شو كريستا والله عوي راسي بيتر كباوتان للسجن بربو هات درو من بومبا اليوم لاولاي ماتش كدو تيجيشي ترزقر بيخوش بكاوبر سكوا بيتر اوي جماعتي كلمو خوا هالماقري احتدام وريزو نانيشي باش مع خوارد جاي لشرقي برا كل تشوفوا حوالين وين الان تو یک دقیقه کاکە جان باوکم هەموو جسمی باغەیە ئەخە بەچی گەیشتەوە لێرە و بە 25 دقیقە کاتتەوە لێ دەکات خەیناکە کەسیش ناناسێنەوێ توخوا هەستی بێ بۆ باوکم ناشم مەگری بە قوربان مەگری ئێستا حەلێکە دە پلانێدان هەستی پلانێکی عەنابیمەیە عثمان ديره مع عثمان اقوى جان احوالك صحتك احوالك يا اخوان برنا ميجو تاورد عثمان لا قرباني طلبت في الايام فتشاو علي خويتي يعني توزع السلخيه مش كان خليك شو عندها يسر خليت حالتها قدت بمبازار اذا تي كبابي دخون لا مخواردو تشريفك ولا بقرعان قوزي تخوارد بيدي بكبابي مخون اخذ دبوم ناخذ قول نابي اتدني ابني ببياو داناني اخوان من بياوتري ده تواو ابي هاتك نمن دبي دعوتي من بي تبا متيش عثمان بريت كبابي عون ده عون ده بقول انا رشمو بقرعان لسرو بنو بكري وتو كبابي يا دبهم بخون بروح بيش كودي ابو جان انا هما وزت قوا والله بروح عثمان بقرعان يا وشو نسيو ده عثمان ده انا بقرعان ده عثمان ده انا والله ما هو الناس والله وش توبينا اتكوي والله من زخر عثمان كاتك زكا اذننا ولا باري تقسيم لدا ومدام ولا كودي بيتباري تقسيم لدا ورد فاطمه من اوي كبيس بهي جناب تعبوا عثمان الدريم يبقى بياودان انا وركاك لمن بياوتري والله دبر ما بتك كمان كيف برضه بخير يا ست صاو يا اخو بخير يا عثمان كنا نقول ما تصير زين بابا بابا نعوني بابا بابا يا اخوي بابا خذوا سنجارة نمسك قاسم قاسم اذهب هيك زاري باكوتك شرواري بالنسبة او لوسيا بابا دور قصدي لوسيا قاسم تو حیوانی تو چی جاسم كنا كاكا تتينا با ما بزربو با كنا بابم خو من دارني بزربي او توانيه تو كنا كاكا بوجو اي نظم شو تشيدر بقرعان نظم كل شيء بس اخو باك دي ساو زابطه ما كتنا تشيا هو دبي دي سان شو تشوبي كنا هسه بابسي كنا بزالبه ما تكتنا شو دي سان هسه دابا بروح كنا بخويا تو جاقري اسا ما بتينا داري لدو بقرين كنا تو باسك لمن اخرتني هاي ميرش كلوز
کوڕە ئێستا دێتەوە خۆت شەوەژمەکە دەبڕۆلاکەوە بینەوەم دێ با بنوم کەرا هەستە با بڕۆین هەستە کوڕە دەبانانە چ خۆن جارێ کەرا دا هەستە کاکە دا هەستە بڕۆ ڕۆی بڕۆ کوڕە وەڵام مرسی منانە چ نەخۆم نە ئێ دەخۆی وەرە عوسمان گەیشتین وەڵا ئێرە شەونی عوسمان شێتێکردم بە قورعان دەفەرم ناڕە ئەو داخلە وەرە زوو گوتیتە وەرە دێ زوو خۆت باژۆرێ وەچی فەرخە شنی خۆت باژۆرێ یەک دقە جارێ نوێ عوسمان زام هاوە یان نا وەڵاهی پێدەچی کاکە تۆ شێتێکردم معقولە ماڵی خۆتان نەزانێ ئەوە بۆ وام لێگە کاکە یگورە کاکە تازاتیمە برام تازاتیمە تازە چەندێکای 6 ساڵە قڕ بە و تەپڵی سەرم بە 6 ساڵ نەزانی ماڵی خۆتان قەپاتم وەڵا ئێرە وەرە خۆڵەوە تۆ یەک دقە بە قوربانی چاوم ئاخر معقولە تۆ ماڵی خۆتان نەزانی گورە کاکە بەشەرە لە بیر دەکە عوسمان وەرە بابە بەشەرێکی ئەو مەسعەدە هەرچی دووبووی خەڵم بۆچی فەرخەم شیلی خۆت باژۆرە زوو بەتە خەفان والله عثمان إيه بيدتي بقول عن شيء تقول معه كاكا والله كاكا جامد أنا للداعي مش مرة بيدو زي ولا تستنى شيء عثمان قول بزرد لي دوايا بخوي بزرد لا لا إيه كاكا بزرد لي أم دوايا كوبت بين مو بيك ولا ريحو ما بينا بزرد بين والله هسه بزرد بين هسه عثمان هسه كذا عثمان أبو أنا إن شاء الله أنا ما عمل مشكلة أو هو عثمان كل أخذ دعاية ولا بنجاد قاعد دا أو نبي إيه خلينا أو هاي كاكا بركة بركة شو ولا كلنا بخوا إيه رجل يا عثمان كاكا تو هو مو تلفون هناك ومن الله كان بس عصم أوان الله دبروا والله قرباني بشرين يا بقول أنا وش يا عثمان يعني بيوم أوقات أنا ودينا وأنا بيمناسي راوس تلفونك شنو جاسم كم جاسم هكا جاسم بيم دليل شيء يصير قاتل جنب الناس أو أنا هنا ناس أنا أبو سير الصورة وداعتي نسير جدي وتشي قاسم جاسم كرم هذي جاسم كرم يقي جيل يقيس مش قابل النزايل من الشقية جاية أو أنا يعني يقيس لا يدايته مالي خاركاني أنا برجيله كده بيجي شوي أخوان زاسم كوي بابا زاسم كراتي بليتسير ريما مزل كدي وعصبان ما بلقت ما كرا عاوز إيش رقمي ده كمان سنة كري عمرت نمينك دبت زاسم برا بدأ قاسم برا ليش بتكسب يتبوت كوبي ده بس ما يدا قاسم بابا رقمي ده كمان سنة كرما عمرت نمينك قباتك لا خالد يروتر دي ايش نيسان؟ نعم خورا ذاك من الرمى اوتيل حلا عبر رجالي اسمه بالحالي شيكاكا هاي خاصم ده عثمان قريب لي ببياو داناني لما يقول لك كلم البياوتي بس اخر معقول حلا هي اداره وكمان خير لا حكم بيم دلت شيء شقي منها ديا او زارج ابهم يا عثمان لدر كم ده سوما شوري وهذا كان دليل ولو مش نزوان شيء وتمو وهابي نبي زليقه او يكرديان عملياتي كرديان تزميل عبوت مزريق وكاين تزويد كذا وزريق شيء يكون عضدنا مني بردي والله زاني بغلط تشي مجوري بو بخطر او بصري عثماني ولا عاد كافه اذا بساطه إذا حليمه إدارة كيش ما بيتي بيا ناس مو كباب تشي بيا أو تيكر أو بيبرتي جاكي ودك حليك كاكا ما عندنا ببرا كاكا من أو ما يعني شو قام لك نقول كريا عبو أقول هو ما عندي بوينا الريما مسك الناس الرقمي شو قام صندا أتو أخويا أو ديتمو بس خسباني كاكا توا ممنون وين يا وزير توا ممنون ما شاء الله تصير يدري هذا أو زاد بيشرب ذا الرسمان فريدة من كورة ممر ها دبليوسي لو تعزل كورة بابا أو كباب نازل شيء ويات من نفسك وما هك كورة مارت خرانا بيري والله كباب لي باخذ له على السمات وبرو كيش كباب برو حتى الدنيا تي ورد ده برو دي برو كاكا كنا عايدين أتو عايد كابشتي ولا والله ايش تقول صدق لو خدانا والله
ودك هنا فرق عثمان شوف سلام ورا شوي انسان يحس بزوره باش وانا ندير عثمان تمالي وانا اما كل تاعنا بس بينا خويا فرق لو كيش عمالين ياخذ بجيبنا ناس جيرير عثمان أود زاسمة جاسم أوش قاسمة أود زاسم قاسم أي مولدك؟ مولدته أي مولدك هي أنا وسط البال ونرى جاسم قاسم إيه جاسم قاسم مولده جاسم قاسم ولد عثمان جيب دمن زاسم هي قاسمة بس مولدمني نيت يلا فينا واش حالك؟ وديتيها وش شاطين كيدا خوش البرسي وبابا يلا كرو يزدموا يجي الاخوان يقرب بينك بقول لي اشياء حازك انا بقول يلا باي باي يلا يزوي أنا كاكا جوعان سليماني مالي خوما نعدوز من جلا هولي رسمت شيكا بو كاكا دوامكم يا خو بخير يا عثمان او شارد اودان كدوا كره هوليرد اودان كدوا بو خداي وجه لنا قليادة نديد حسن زبدات تقول هو عثماني برافو حضرني عاوش صادي خوار دوا تاوا كم يا اخوان لك واش يابي بس عبو جنب بقول من توالتي كي زاد روس كاوانا به عثمان كاكا خو انا بوا او يستوي لياتي اغنا فول خدمات مصري عثماني بس كاكا فول خدمات بو انسان يجي بكر كده اتورا زاس بهير بيكسر شدي يكتح جاي يسرف كردي والله دول اخو خطول له شهور او قاتل مقتوله شوي قاتل يعني ايش دوسي شبع بالدم والله بخو عبو يعني خوش مالي والله بيت لما تملا سنتايا هتبيزا كذاري ميزك تقد بخوتها بخو اغوز عثمان اخص قران تسكا كبا من دجان لنبي واني يعني وانا مو رحمن ودي ادي بخو ياخذ باسكم نوك كي باسكم نوك كمان هو شي ما وصل يقول عثمان مزنو شي بخو شعبة ايران كر صفت كاول كر ها وشي ما وصل الشرع ده كر قوتي كرم نفسه ما وصل قوتي وتقينا وبكرم قوتي ما وصل او عثمان صعبة سبينانا دك اخر ابو عيبه استاذ استتوبو وياد قال يجري تبي بالله بي يا عثمان تش عيبه باسي هرامي من دك باسي ميزم كي مش باسي شريتو دك الدنابي نعم تواس لو احنا بينا والله باب ما نقرب يا وش كتر السريع أنا والله لو هني برسبي كنا بس راوس أها تزاني استكين زين أما نقل مو بياوي ناقري خد تركي زان دميلو دادني تسبكين شلون نبغي نعم ولا عيبة تزاني استكين أما نتم باب ما باندكم أتوش بخود تزاني ما شاء الله بدم تساوى بدرس كا خد تركا خد زونكا تو خد تركا نتسكني بيتر سينا قوتي ما يبيشر ما تبا عفوا ايه استباب ما ترشق ما عندك تو باشا تو ركوتي دير ولا يا خو بخير بيس يا خو بخير يا خو بخير بما قربان تشاو كم بابا دريان او تستانوا لنا انت فهم تسمع له لنا والله بابا حز لي ها تشريبك مننا وش شوات عندو لنا اذا انا شي تشريب مالو لنا كرم انتو جارك تشريبك لنا وعلى ندو شاندر سو تشريب حالي تصير بابا وريش انت ماما سيش بابنا ده استاتو انت اخر مره اي امي فعلا ما اسمع صديقي مو اكاديمو صديقي مي خوش يستا لو ساعتيرا هيجبوها لو ساعتيرا عبوها تسمو امرك الا بس بخواهي بقول عليه زمنا قلبوا لا تيسب كيف ما يصير سريد عبوها هتبيني باقول بقول ما زال كذا بخواهي سله بن سريع بخواهي عبوها ابو فريانكو كره ابو يا ابو باوكا سيو كره قلت موسيقى بدست ديوتي ما نبو كره تيتس هسا كره هسا هاي زاني كره كفر شيء ياكلوا خير ممكن كان عثمان بقران نازم نلير دايش النبي متنيش البون قال خوش ديما يرا هو كره يجي هنا قال ما سيدي ابو عثمان والله نازم بيوتم اقل مؤامره لقل باوك ما نيازي اشتيك نبي بخوا هلا دكم نازم مؤامره تشي مؤامره يصير نازم كره قوه عود مؤامره باش مؤامره دك ايوه قال خطه دابن انه مؤامره يمكن هلا دكم وهرش يكرد مؤامره شي ابو خد قسمك كاكا مؤامره شي برا
سيري بجمينية دقسبك عثمان معاناتي من لقروتي ما نتوام نابي عثمان. عبو من خوم خفت بارم هاتم لا يتوجدك إسراحتهم كم وضرم بكريتو دكاك بس خفت. عثمان ترى وقتها بتاخي لغمان عثمان. يبو سيبو ده تيم غير مؤامرتي. كورك هاكا زدلو باسكا. من هو السياسة اللي قداشي أو التيم سنة تدابو سوا. لا رجلش قبيلهم. بس زدلوكم عثمان. يعني تو خزانة جابونته من على كان نايل نجن بينيت نايل كاكا نايل تو كل كان تأكيد ناي قاسم وجاسمة لا قاسم وجاسمة مقصد كل جاسمة قاسم لا نشت يقدر رحمة الله والعين اشتبوا من شيء ذكي يعني تو تأكيد ناي بلوستيني من على كان لا جاسم وقاسم كتير هي ها ميدي كده لا ماري قويتي ناي بياما نحاول ناي نازع أنا خليك الشيء ما كي عبوا نقدر تخوا هل تبان معاناة ما هي هوال كو يعني من بودر دواء أنا من على كان نار مجن بين موا براسيتا بخوا أول جياني بيتين بخوا ولا كاكا ما كانوا قوتني أتوك ما لي ما قوما يا عثمان بخوا من خليك الكرب حششتو عثمان أمن وقتك كربم أخدنا حشرت وبوا ما حد ذاك ما بقوبلي والعازل اللي يقدر يكرتر بوي لو سبكي كاك أوه استبد سبكي عثمان والله نازم والله أول جياني إمت يعني أخذ خوا تاني يغني لما لقيتها ساعات وانزي شغلها أوهيني لتبتاني بيبخوتها من بيا ما بتخوا أو جانب تيلي باش درنية كل سبينان جلق لريها أو سركبني ريبخو أم السركبني اللي دستي فيها وأنا ملوسي عثمان أفرم يمكن لها أما بخو دوسيو إذا من سيو بدار وبوتش يا كل عثمان جلق لريها أو خوخي بخو خوخي صراحة ربانا ملوسي بخوا أواي كني بيجا بدمتا دوكم تيجي محل بي جيك زمزم يا قوي صلى مردن ما بعرف بخوا من حياتهم قدام من الأولاد والله من تياتو ناخذ جاسم واش مشيش بخوا بلا وش يعني عبو والله جياني بس هذا بس تيا ثاني سيو هستا كورا برودري هستا برودري هستا نيركر خوديتت عثمان خوديتت ورا أول حالي أنا النهي لجلش بينا ببدا داشا خصبات يا مكة يا ولد الجنة النبي تبي تمر ولا شيء ما نبي تحقيق والله عثمان أي شيء بالاسم مثلا عثمان أي شيء يعني حسب بو يعني زقم ديشة عثمان ياك كم تبيس بس بليت ستة كذب عثمان واي قلت لخو بيكسي واي لخو بيكسي عمو واي لخو دربة هذا قبل قوم وعظم تواوني تقوى بعد بينا أخي يا جني بس تجيب كين بس عايز ذكي كاكا دلي برا لبش برا بمقر قزالة لا يخوي خطية داني دي ها يعني انتو زي بير بزي خيراك توزي عثمان أنا عزلة انا والله من هالقرب بالله عثمان ورقتنيا أو دو كري من إقناعك قناعتيان في بينا أم جني بينم تو جنا شدينم وعد الأيم قناعت بهردو شي أنا كم بس توجه بيجني بو من بيني خابيل هم نجن بوتو بين بو من ينيم هين يعني كو ناوت عثمان كاكا حاشا تشيني أتوهني نعم والله أتو لي قريبا أم جنا شبينم تيجي أوانا بقانا قناعات بلين إيه بوت ساوانا أوام تراشي بيجاجدا كلونين أوقسي شربي بتراش مفريدة ما بنك أوقسي دايني بوخم أكم من هلا كان بونكر دي بمية وقناعتي النكر من عثمان كورا عثمان قربان ده بأي شيء بكي حمو زاري لوي راور حمو حفتين فرق كباب كورا نبى ساقم كبابنا بقربان من عوسيقهم من دانا بخويات قاعد يخوش عنها اي قلمت زينه مكتب عثمان باسي قلم زينه مكتب كل بخوشي باسم عثمان خو من دزانم زور بورتم ابو بس اتو خوايا تاريخي من بازمك نعم كل هالبيني خومانا باوني ددي مسألة هذا بيني وبينك صدرنا تسي بقاتا او ما ليدت سينو داخ واجب لنا وقلم دزوا بابا كود دينو شو باسيه كان ادي باشا او زبا كركان بينم
اقناعيان بك دي ها يعني تو زي خيرات ايه دي جاسم قاسم دي مقصد مرزوم كرم جاب لي جان جوب قلم ئێمە لێرە کەس ناناسی باشە با گاڵتەمان پێ نەکەن ئێمە لێرە هاتووی میوانی نوانە اینجا زانی چی خەمی هۆشتان نەبێ بلا شتی چی بلا هەر لێرە نییە بلا بلا چۆدا ئەو بلا لەکوێ بووی ئەیۆ چون هەلە فێکی فەلافڵ بووە هێشتا هاتە ئاواکەم بانمانکە کاکە بانمانکە ئەپەس لە ڕێگە 30,000 دابەزی تۆ هەمووتانەکەم بە قوربانی و فەلافلە لە تۆ زۆر بەزی ئێمە دڵمان لای تۆ دمانە بێ لەکوێ بی مڵکۆکە برسیم بوو چیتان کردەوە چیتان کرد باز لەوە بێنە کاکە خەمی ئەوتانە بم کۆم بڵێ برادری ئەزیز مێ لێرە فەقمان ناکەوێت بۆ بۆکم دێڵی باشە دێ بە قوربانم دە شتێک کە دە پلانە دانێ دە شتێک لە فکرا بێت زای چیەکەی یەک پلانتان بۆ دانەویستە ئەو پلانانی سلێمانی هەمووی کاتەگیرفانی ئەڵێم پێم زایف نەبووم با ماشەڵڵا پێنج مانگە وەرە بابە وەرە زبیل لە خۆتان بکەنەوە تۆزێک عاقڵ بن وەڵی خەمو خەفەدە و عبۆی داڕزانوە ئێچمان کردێ مام عوسمان کورە چیمان کردووە قاسم گیان بە قوربان قاسم نا جاسم سەتا لەم نیشتێگا بە قورآن ڕۆڵە ئەو پیاوەتان کوشتووە دە تۆزێک عاقڵ بن ئەتانێ مەقسەد مستەقبەلتان ڕۆشن بێت دە ئەوم پێخۆشە ئێستا تۆ جاسم قاسم تۆ حەزل لە چی ئێستا ئەمن حەزم لە قۆزیە کورە بابە خواردن نارم تۆ بۆ چیان خا لای خواردنە ئەی هاوات ئەی چ مەبەستم یعنی هیوا و ئاواتە هیوا ئاوات بەخوای هیوا مردی و ئاواتیش دیار نمایە تا تۆ تێگەن خۆم کەرە بم بەخوا جاسم یان قاسم ماڵی ئەوەم بە قۆڕ کرد ئەوە ناوە کاکە تۆ حەزی لە چییە وەڵا من حەزم لە خارجە ئەها ئەوەیە کوڕم منتیق و قسەکردن ئەوەیە ئەی ئافرم ئەو نێرم بۆ خارج مەبەستم ئەوانەیە ئەستا تۆ حەزی لە جاسم حەزی لە چیە حەزم لە ئەوەیە پیزایە ئەوە نایستاڵم ناژێت ئەوە جۆرەکە هەڵەمارمێ قاسم گیان بە قوربانی چاوە بم جاسم تۆ ئەستا و حەزی لە خارجە ئەی تۆ حەزی لە چی ئەلو بابە هەندەران یەکشتە بۆ شێتمەکەی کاکە تەواو ئەی ئافرم من خۆم ئەتان نێرم بۆ خارج بەخواشتی و خۆشی لێ وعدتانێمە هەموو ئاواتەکانتانێتە دیت جا لە دوای 12 شەوە جاسم جان یەکنەوە لە دوای 12 شەوە بە چەقەنە لیان و فەتەنێ شەقەت ڕەتە زۆر مهمە ئەوای ئەوە شتێدا ئەی چۆن بیرکردنەوەشتی ناوێت یەکسەر قەنەعەت کرد لەو قەنەعەتیان ێستا بڕواکەن بۆ زۆر خۆشە یعنی بچینە خارج وەڵا بیرە ناکەن و هیچ ناوێت ها نا بافکرێت شێ بکەینەوە وە نییە زۆر خۆشە کورە بەوەرە جاسم بۆ سەمزایی گازم لێگرێت ئەبۆ چۆن ناوی ئێستا بۆم دەرکەوت چ پیاوی بەشەرەف مەڵێ ڕەجوول حەدیدی عوسمان ئەیەوە تۆ چۆن ئەگە ئەو دوو بارژینەی چت کردەوە کورە بابە ئەوە بەشەرن ئەوە چی ئەم کوڕانەی تۆ هەتا پێ ناخۆشێ وەڵی جۆرەکە کوڕی جۆرەکەی عوسمان ئەوهاش نابەزارەکی هەرامەی تێوە هەرامە لە مردی ئاخر جۆرەکە قەینا بەس کوڕی جۆرەکەی ڕێ دەگرتەوە نازانم تۆ چۆن ماوی کورە کاکە دینانێ لە عەزابە و هەدی و کاچی خۆ کاکە ڕازی من هەردووکیان بنێرم بۆ خارج والله گوتت ئەوجا بابشتان ژنی دەینی والله الحەقی باسی ئەوەم نەکرد ئەدی عوسمان ئەمە لۆ چەوە لای دەکەن عوسمان 2 سەعات ئەمە لۆ هەرامەی دەخۆن عوسمان بە من دەرێ جۆرەکات و بەخۆن لە جۆرەکەی خەراتری ئەوەم پێم ناخۆشە من میوانی تۆ بەخواچمە ئەوتێت دانیشە عوسمان دانیشە ئیشەکەی تێکمەدا تو میوانی منی نایرم بچە دەرێ یعنی ئەتو کە دەنەی دەچمە دەرێ دیارە ئەمی بە پیاودانانێ عوسمان دە تۆ کورە بابە لە من پیاوتری عەبوو تۆ بۆ عوسمان ئەمە هەموو هەرایەکەمان لۆژنەکەی بوو ئەتو دانێریە خاری ئەمیش فت ئەرێتە باشە تۆ بۆ ئەمەنە ئاخرای قسەم پێڵێ کاکە کە ڕۆشتن بۆ خارج یعنی تۆ لە 2 هەفتەیە ناتوانانی ژن بێنی وەڵاگە بە 2 هەفتە بۆ نەیە یعنی تۆ ئەوە نیت
ئەتو بەتەمای ئەو دوو هێڕەی بنێری خارج کورە بابە خۆ بەڕاستی نانمە خارج ئێدی برادێکم هێڵم قاچاقچیە ئەیان بەمە مەزرعەیەک لەو دی بەحەکەیە برادەرمە مەسبەحی تیا گوشتێکی تایە لەوێ دایانێ هەڵە کاکە جان ئێرە ئۆکرانیایە ئێرە یۆنان لە ئۆکرانیا شەڕە قبول ناکەم یان نێرێ دێ کورە بابە خۆی سەر قابلە رووسیا هەجوم کا بۆ ئەو کورە بابە مەڵێ مەزرعەیەکە لەو دی بەحەکە تۆ بۆ واقع عەمە وەشێت مەزرعە لەو دی بەحەکە خۆتی مساحش نایتێنانیا بەس بۆقی تیاتی بەس بۆ ئێدە باشە خەینا بۆ ئەوە نییە بەخوای جاس بۆ قاسم بۆ خەکانتەوە خەنی دەبی لۆ خۆی کارە اینجا ئەشیانتر سێر بەڵێم پێی بڵێ پۆلیسی ئەنتەرپول لەبەر دەرگا بچنە بەر دەرگا ئەگیرن ئەوە بڵێ ئەتر دوای یەک دوو هەفتەکە هاتیشنەوە بۆ ئێرە کە سەیریان کرد باوکیان ژنیان هێناوە ئەتر قابلە چییە دەڵێم ئەرێ وەڵە سنوورداش کرا تۆزە لەسەر خۆماڵ ئەو هەیان پێ دەڵێ من هیچ پوچینە کوڕی بابتان کوڕی بابی خۆتان نەبوو سنوورداش کرا ئافرم ئەوە ئاپات دەکەن عادی ئەوە هاتن ئەوە هاتن مام عوسمان گیان بەخێر بێنەوە جانی مام عوسمانی مام عوسمان فکرمان کردەوە خۆشە بەس خۆ خارجگەمە نییە باشە ئەمە کوو بچین پارەی دەوێت یەک قاچاقچی دەوێت لەو ڕێی سەرما و گەرمامان دەبی ئێمە کوو بچین بە قوربانی چاوتان بم پارەتان ئایدی خۆمە ئایدی مامە عوسمانی خۆتانە جوان جوان جۆم لێ بگرن بزانن چیتان پێڵم ئەوە بکەن ئێوە ئێستا لەبەر چای خۆشتانە تەلەفۆن بۆ قاچاقچیەکە ئاکەم قاچاقچی شەناسی قاچاقچی چا یەک دەقا برادەرمە ڕێیسی قاچاقچی دەیناسینەوە ئێستا لەبەر چای خۆتانە قسەی دەکەم عوسمانی خەت پێ هەیە من بەخوا چەند جا من شخصی خۆم بینیمە لەو ئیجەیە پەڕیوەتەوە لەو سەر هاتۆتەوە چوو پیشی پێ نەبوو ورە من معجیزەیە کاکە دەقسان زۆر میهمە بابا ڕاوەستە گەرە میهمە ئەوە حسابکە گەیشتە ناو ئەڵمانیا سەیری شت مەکە عوسمان بڵێ ئەڵمانیا باشە ئەجە چەند نەیچەند ساغۆ چەند بابا تورکێکی باشتری دەکات عوسمان چێ و تورکیا عوسمان سەرد بخوا جەنەم ولم سن قبری جەرمەی سەمە پێمان ڕادەبێری ئەوە گۆرانیە نا ئەخە دەوانیە ئەوە ئەو شتانە لە بینی کومەنا هەیە قسەیتی ئەوە گۆرانیە بابا ئەوە گۆرانیە بەمە ڕادەبێری قسەیتی وەلە ئەوە هێڕە بەشی لەبیر مایە ئەوە هەشتایەکان ئیبراهیمە گۆرانە بە دەڵێ ئۆلستان قابرمە جەلمەری ئێستادەستی لەگەری لەوێ دەرێ من چەند گریایمە عوسمان ئی باشە ئەوە بینی خۆمانە سڕێکی ئەوەزانن سڕ وایە عەفو لۆخ لەڕەم ئەڵێم هیچ برازام تو خارج لەرە ئەڵمانیا لەرە ئۆکەی خەیری متەشەکیرم ئەوە فارسیە دەباشە چۆخ مەمنون ئەوە تەوا دەباشە گوێ گوێ تەوا وا بزانن لە خاریجن ئێوە کوڕم لەوێن دەرێش خۆتان زوو کەشف ناکەن سەیریکە یەکشت هەیە ئەوە ئێستا پێشی وتم ئێوە گوێتان لێ دەبوو ئەو شوێنی کەیەوە ئەچن بەردرگاکەی پۆلیسی ئەنتەرپۆلی لێ نەخەڵە تابن بێنە دەربڵێتین پیاسەیەکەکەی یاشتێ مام عوسمان ئەوجا کەی دەچین ڕوحەکەم بەیانی قسە لەگەڵ قاچاقچیەکەکەمەوە هەر سبێنە بێ بتان باتوو کوڕم هەند زانتایەکی باپیریشتانەیە لە وەختی خۆی لەگە خۆی برد بۆ حەجێ هەرمایە بەکەرە دوو جانتە لێتان بزە دەبی یەک جانتای گەورەیە پڕی جلکرد لەگە خۆتان بم باشە وەڵا بەدوان هەری دەگری بەدوان هەری بەس جاس مەستە بچێت بەسەری عوسمانی نییە ئەوانە نیەت دوو تاکە پێناویان لە پێبێ تاکە جام بزر کردی ئەوجا یەک زانتایان پێی باش ورە نەجاتێ بووە پێ ناخۆش نەبێ گوێرەکەی ئەرێ وەڵە جۆرەکەنە عوسمان کورە ئێرە و عاسبانی مەمنونی تومە عوسمان کورە عوسمان ئیشەکەت کردیە کەس دۆی نەدەکردم عوسمان کورە عوسمان ئەتو نەبای ئەو ئیشە پێک نەداهات عوسمان باشە بە ساقم بەڵامەوە من ئەوەی تۆم ئاسان کرد تۆش خۆبێژ نێ بۆ من پێیاکەم خۆ من هینی کورە قابیلە کورە ئەو دڵی خۆم دەدەمە تو کورە عوسمان ئەو خینە نییە بتڵ دەربینن هەمووی لە قەلبی تووکە کورە عوسمان چاوەکی خۆمت دەدەمێ عوسمان عوسمان کرد ئەوە چ بۆ عوسمان زەڵتە لێدای عادي صوتي بري تلفزيون زيك دقة هەواڵێکی بەپەلە ئەو سێ گەنجەی کە دەیبینن خاوەن پێداویستی تایبەتن نابیستن و توانای قسەکردنیان نییە وا دیارە ڕێبوارن و خەڵکی هەولێر نین هەر هاوڵاتیەک دایان ناسێت با سەردانی ئیداری پارکی شار بکات لەگەڵ ڕێزمان ئەولادی بەڕڵا عوسمان ئەوە نییە تربیەت نەدراینەوە منداڵانە ئاخر ئەوەی ئیچار وەچی وانەیە ئەو شاریان تێکدا عوسمان باب و داچان تربیەتی وانەیان نەدایە حەوکە بابی وانە نەگری نییە
يك بفراوي بيداك راو عثمان باقسي قلتها وكم عالم تيبر بوا رقم لنا فريوانا بتوع عثمان هاو كبابي وانا بقري عارف صادي بيداك ايديا عاوز الدارش كتبيني طريقي بدارك الليله انت بس هم قلبي شو كي كتبري كربابي وانا ابر هذيك الديا يجيبوا سبايب انت بس بواكي بابو كوري من بو بيلك كوري كاي فقير بزربو الى جناحا فديك الجنوبه كنا من أولئي من هاي هوال جناحا أول له قال له أنا عثمان قلت شي والله هالناس عم تشون قرشونتي والله بتزي أوان وهذا مو بديتونات لا والله كل هالناس يعني زانيو بخوا ناس عم تشون زانيو ريكواتي نازل ما تسمى دوي أنا لا عثمان كنا أولاد من عبو قايدنا ميواني مني هاكا زاسمو قاسمي دنيرم بياني لا جاب بدوش الشيء كان هنا قايدنا الراوسة عثمان داولي بقولنا كم ولا نمزاي أولادي برينا بابا خلي سؤال شو مزار كرة زاسم قاسم ورا كلهم ورا بابا ورا أوانا دبيني أو من دارانا أوانا دبيني أوانا لك بارشي لكرم بزربوينا تتشدويان فوري دانيني باشا بتبسم بلاقي من برو بتسدك كرم ببي خود برو بتاكسي برو بتزكي يا خوم قرب كرة كنت شلواري باب اللي بركة أيد الرايكة كرة بتسدك خود برو دبرتو زي خيرا راو سبا قوس قراصي لم نخوي بكاتو بينا كرم بينا تلي هذا مسقف هذيك المسقفة بيف هالباز بكا عثمان نيل ثقافتي اللي دريجي دريجي قش ثقافتي اللي بردفتها هذيك هو عثمان غمي مخو براتم وكذا سيدي يعني انتيرا معزز مكرم بخوا شيت بخوا هاد ما كان والله يجي البيت تاع عثمان والله شازونا ثواني يخوم تو انا جاتي من ما اولادي بر الله زوزع يعني اولادي نزان زور زحمه هذيك انا خوش ياكي كان يخو زور جوانا على كل العثمان باجربي اخوان تعيش لك امين شو بلا الشارع ثاني انا دبلون كان يشوفون جاي يشوفون دبل دي سايم لي تنصب يا اخي كان قبلان في اخي زوره السلام عليكم دادي السلام فرموا شو باشا باشا فرموا ايوه روش تومي هل صدرهم بياشو زورم خوشوي زور جواني خۆشەویستی چێ و باسی چێکری تۆ بەخوا هەر یەکەم دەقە بینیمی لەسەر شعرێکیشم وا بۆ بڵێم ئەرێ شعری چی دەڵێ دەوەرە دووغوا مەڕۆ دووغوا کە تۆرە لەگەڵ تۆ بە باڵەوە ئەزایجی دووغوا ئەزانێ بە قورعان تۆم زۆر خۆشمە خوا گەلی ئێستا حەلەن قسەمۆ ناوترێت دڵمەڵێ تەپ دووغوا ڕازی بە ئەرێ ئێستا تۆ چی دەوێ کاکە وەڵی خۆشمە هەر ئەو دەقێت تۆم بینی ئێستا دڵم بیاوچوو ئەڵم شعرێکم بێ با بۆ بڵم خوا زانیچی لە ڕۆژەی تۆم دیوە عشق لە دڵم شەقیوە دووغوا ڕازی بە لەتخوا زۆر جوانی ئۆی باوکەڕم زانیچی بە ئەوە من لێرەم هاتووم بۆ میوانی خوا خۆون مەکە باشە دوای دێمە بۆ لاو عبو خەریکە ئەو مێشکەم تێگەچێ خەریکە ڕوحم دەرەچێت تێناگەم ئەم هەتیوانە شوێن و مەکانی منیان دۆزی و نازان ناوی خوای بینە عوسمان ناوی خوای بینە قابیلە سێ کاکە مندارن هاتینە دویتو تەوا بڕە هاوکە ئەو کوڕەم ناردیان هینتەوە ئێرە و خەڵاس چ مشکلە نابینە لە گۆڕێ دەی باوکم ئەگەر هێنای بۆیرە من لایە لە سمێڵ خۆمە تاشم کوربا بە کوڕەکانی خۆ ماڵ و سوقەکەی خۆتان نازان لەسەر کوڕەکانم بێن بۆیرە مامۆستا واز نینە ئەوە چیەوە یەخوا وابێ یەخوا وابێ خەینەکەی کوڕە بۆ تۆ قسەی نەکەی زۆر عوسمان نەبێ عوسمان جێم دەبرێت کاچی خۆم هیچ خۆت بشەوەش مەکە دەزانیت چێ ئەو کوڕەی من دەیان هین تێرە ئەندیان هین تێرە نەیان هینایرە بزر بوون ئەم بەخۆم دەچمە دوێن تەوا بڕە خلاص زۆر شارە مشکلەیە لە بۆ ئەگەر نەهینەوە ئەوە تەوێ ڕۆڕەی دەنێرم دەچی دەیانی قسەی گەلە گەرمەوە ئەدی یەخوا وابێ ئەتو ڕاوەستە عوسمانە مەوزوعی ڕئیسێ بکەمەوە کاکە کوڕە بەوجەوە ئەوە مامتان عوسمان ئەم بۆی دەلێت تە خارج ئەمنیش یعنی ژنی دەینم هاوە پێتان بڵێ
آخر لەبەر ئەوەیە کوڕم ئێستا هیچێکیان هەڵبژێرە یا ژینێنانەکەی باوکە یا خایجەکەی ئەوە هیچ ئەو لە دوای یەکەک دەچمە خارج ئەوە قسێ ئەی ئافرم ئاشە میرانی ئەگە بیگۆت بە نە ڕمتەتەم نەدەبوو نابوو بەتەشی ئەوە هاتن کورە چاوت ڕۆن ئەوە هاتن کورە وەڵا جاسم زێر سەفر باوکە یاخوا بە خێرنێن بە ملی ورد بێن ئەوە چی قسانە پاپی چانی ئەو کوا حشتەکەی ویکە کیوتە زۆر لافیە و توانە ئەوە ڕەفیقمە احترامی بگرا پاپی سمێڵەکانی زۆر جوانە ئەها ئەوەی کە ئاکە کەماچی سۆیدەرینە کەمالەت چام ئەوە زۆر جوانە چیژم 15 ساڵە بە خێوی دەکەم بۆ جوان ناوی 15 ساڵەکە منداڵەکەم بە خێو کرد ئەوە لەگەڵ دەبوو ئەمە بەخێو کە ئەمە سێ شوقەی پێمان کردوە تا ماڵمان دۆزی خەیدینا شوقەکان بە یەک دەچی ئەمنی زۆر زار بزن ئەوە کوا حشتری براتم کوا حشتریشتان هەیە کورە بابە خۆی حشتری ڕاستی ناڵ ڕەبوو بوانێکی خۆم زۆر تەواو نیم بەلایکی زلیان هەیە کواوەتی بۆ حشتری وەڵا لە خوارەوەی ئیشێکی هەبوو پاپی پاپی ئەزانی ئێمە حب و خۆشەویستی تۆوای لێ کردین کە بین بۆ ئێرە کورە حوبێکی کورە ئاژدادی منتان سوتان کورە ژیانی منتان تەدمیر کرد وەڵڵا ئاشق پاپی معنای چییە؟ پاپی خۆی تاکە نعلوشت نالێ بە قوڵی مەقسەدی باوکەیە زمانەکەی دوو نالێ باوکە لۆ دەلێ پاپ ئەی چوزانم با من بۆ وەڵی دەلێ پاپ و هەم پێشان منداڵ بووین بە نەهلیان بۆ پاپ ئیدی ئەخ دەنا بابا ئەوانە مسەقەفم ئەوەی کە جوانە بەلەفەکی گەزم شتێکە بۆکە دا هەستە کوڕم بیان بە غورفەی با ئیسراحەتی خۆیان وەرگن هەستە باب دەبڕم دەی باوکە هەستە دەی لە دوان یەکتان بیبەن دەی بای با دەی هەستە بەس ساڵتانمان بۆ هەڵگرین بە دیوانە جانتاشیان لۆ هەڵگرە بابا ئێمە مسەق هەڵگرە جانتایان لۆ هەڵگرە بابا میێوانە دەی هەستم بای کە جوانی لا دێن هەستە چیشی پاپی هەستە لا حول ولا ئەو وەزعی من نەعەبە بەدەست ئەم ئەولانەوە وەڵڵی خەریکە شێدە والله عازمە بالله خەریکە عثمان عازمە بە ئەولاد سفرە عازمە بە هەندلی بابیان نییە دەرەی بەڕڵانە ئەنی حاشا خەریکە ناخۆشێکی وەرە دایشە ئەوە دام نا باشە ڕۆڵە جۆ بگرین وەرە پێش ئەوە ئێستا باوتان ژنێنێتی ئێوەژە چم بۆ خارج تەوا تەواو ناوی چی نابێ بابا ئێ باشە کە مادام نابێ با باوتان ژنێنێ ئێوەش ناچن بۆ خارج یعنی دوای 12 شەوەکەش نەما ڕەتەتەم یەکێکیان هەڵبژێرە ها ئەوە خارج ئەوەی خارج بەڵێ باشە دە اینجا جۆ بگرن ئەمرتان لەمێنێ ئێستا ئەچنە ئەودی نەسیحەتی مناڵەکانی منەکەن ئەڵێ من چۆن ڕازی بووم ئاوا باوتان ژن بێنێ بڕۆ قەناعەت بە مناڵەکانی بچکە بەش و ئەوای بچم بۆ خارج من ژنێ بێنم لەسەر من ئاوا لەسەر من بوو بینم جاسم برێ ئەمەش داکمان لەگە بابمان ناژی ئەمەش ڕازی بووینە بابمان ژنی بینی ماڵ بێ ژن ئاوی بەسەدەم ئاشی ئاورێ بەڕای بابە ئەدی باشە کوڕم بە میسال لێیان بڕۆنە پێش بە میسال وەڵام کەیفم بەوانە نە باجاسم قسانێکە لا حول ولا ئەو کەویتوانە لەسەر من چه؟ ئەو کەویتانە دەبوو بی کۆختی چه کوڕم کۆختی ناکوید یعنی شیرن دەبڕۆ بابە هەستە بە فڕەنسی قسەی مەکە بابە ئەمە وان زمانی خۆمان بە تەواوی نازانێ ناخۆش دەبێت کوڕەکانی جۆرەکەی ئەستین جۆرەکە کوڕی جۆرەکە ئەواژ نا ڕشمان ئەمنی مەینە ناو مەوزوع تۆ سەیری کە سێ چوار جار تۆ قسە و پێ مامی جارێکە پێ بڵێم کاکەم داوە لێ بوون دەکەم کاکەمیش داوا لێ بوون دەکەم ئەی دەست بینە چاکیش کرد ئەی بەخێر بێن هەولێر خۆشە زۆر زۆر خۆشە ئەی ماڵی ئەمە وی چەند حەزەکەی وەسفی ماڵی ئێوەکەین چونکە لەبەرێ مناڵە بەس بەجددی خۆشە وەڵڵا ماڵیان خۆشە زۆر خۆشە دەرەجەیەک ئەمە ساجە نا دارە هیسێ نا تەقاڵ دەباش بەخێر زۆر سپاس چی نییە بەس خۆشی ئەو باشە بۆ هاتون وێرە بە دوای باوکتان هاتوون ئەی چۆن ئێمە باوکمانەوە نەخۆشەوە بڕوا بۆ هەر شوێنێک دوایەکەی ئاگام نێ بوو ئەبزانم وتیان خۆتان کردو بە کەڕوڵاڵ و شتی واو ئێمە تراوەیە مەوزوعێکی حەزەکەم وەکو خوشک و برا باسی بکەین ئێ بەسەر چاو لە خزمەتای خزمەت لە منەوە من نایەوەم نەزانی من پێیە تۆ شعور هەستی پێیان
ئەو مۆزوعە یعنی چۆن بڵێ پەیوەندی بە هەمومانەوە هەیە بەڵێ یعنی زیاتر لی نزیک بینەوە پەیوەندی بە دوو خێزانەوە هەیە بەڵێ ئێستا هێندەی ناوێت پەیوەندی بە باوکتانەوە هەیە ئەوە هەر زۆر جددیە باوکتان ئەیوت دەیگۆ کە ژنی نەینایە و ژنەکەی ئەمری خوای کردێ و ژنی نەینایتەوە و ئەنگۆ لێ ناگەڕێن ژنی بینتەوە و چۆن حیامانی بردووە خوارە گیان ئەوجا نازانم ئەگەر ئەوەی بکەن یارمەتیدان خۆ چییە؟ یارمەتی باوکم بین کە ژن بێنێتەوە؟ بەڵێ تۆ خۆ قوبوڵیەکی ئەگەر باوکە ژن بێنێتەوە؟ وەڵڵا ئەمە لەگەر برایەکەم قوبوڵمان کردیە بابمەوە لە دایکم جیابەتەوە جا ئێستاش ئەمە بەتەمای خارجین ئەگەر بمان نێرن ئەگەر ناش ئەوە بەتەمایە گوتی ژنێکی چاک دەینم و ئاگای لەنگۆ بی و داکایەتیتان لۆ بکە یعنی ئێوە بەوە ڕازی بوون کە دایکێکی تر بێتە ئەم ماڵە؟ ئەی تو ئەزانی کە شکۆ گەورەی پاکی دایکتان لە ماڵەیە ئیتر نامێنێت؟ ئیجا چی بکەین؟ آخر بەڵام نابێ ئێوە ڕازیون بۆ ئەزانی کە گەورەی دایک چەند گەورەیە کە چەند باشە بۆ مناڵەکانی؟ قسەکە جوانە بەڵام ئەمەش ماندوو بووین هەر خۆماشی و لێنێ ئەزانم بەڵام ئێوە قەناعەتی بەوە پێکردوون کە دایکێکی باشتان بۆ هێنێ بەڵام هیچ دایکێک ئەو باشە نییە بۆ ئەو مناڵانەی کە دایکی دوو هەمن تێگەی؟ تایبەت زڕدا هەرچی خراپەیە لەگەڵ تایکە هەرچی شتی خراپە بەرامبەر ئەیکا بۆیە قەت ڕازی مەبن بەوە حەزێکی شتێکە بۆ باسکەم لەسەر ئەو بابەتە کە چۆنە؟ ئارێوەڵە بۆم باس ئێمە قسمێکی و ناسیاوێکی خۆمانە باوکەکەی ئەویست ژن بێنێ قەناعەتی بە کوڕەکەی کە دایکێکی باشی بۆ ئەهێنێت و چەند ڕێک و پێکە و چەند باشە بێ بۆی ئێجا ئەوە خۆ خراپ نییە ئەوە باش نییە؟ ڕاستەکەی تا ئێرە باشە هیچ کێشەیەکی تیان نییە باش باوکەکە ژنەکەی هێنا ژنەکە ئەیوت من باشەی لەگەڵاکەم و هیچی خراپی لەگەڵا ناکەم بەڵام دوای ئەمە ئەم شتانە کە لەگەڵ دایکەکە هاتە ماڵەکە هەموو شتەکان گۆڕە یعنی چۆن؟ باش گوێگرە باتێ بگەێنم یا الله ئەمە کێ ڕاگەڕایتەوە بۆم دایکە نێمەوە ماڵ چی بکەم لە دەرەوە تۆ سام چیتە دەرەوانیە یە باشە بێزارم لە دەرەوە من ناوەڕێمێنە شتێ لە دەرەوە ئەرێ منیش بێزارم لە تۆ تێگەشتی؟ ئێستا دایە جامت چیم کردووە لێت؟ چی نەکردووە ماڵم بۆ پیسەکە تۆ تەوالێتم بۆ پیسەکە تۆ قاپ قاچاقی خۆ لە ناو ژووری پیسەکە تۆ من شێت بووم بەدەستەوانیە مەسیای خێرم نەکرد سەدایکێکیان من تێناگەم نا ئەچمە دەرەوە ئەلێ بۆ چتە دەرەوە دێمە ماڵەوە ئەلێ بۆ چتە ماڵەوە ئێ چی بکەم دایک ئێستا حەلێکم بۆ دانەتەوە بە من ناڵێ دایە من دایکی تۆ نیم حاشا لە دیارێ وەی ئەی بۆ لە لای باوکم پێم وەڵێ پێم لە دایە حەلیم چی بکەم لە تاو شەڕ و ئاژاوتم با شەڕ و ئاژاوە لە ماڵەکان دروست نەبێ ئامی بۆ من بەجێهێشتووە وش بێزار بووم وەڵای دایکە ئەگەوا بێ لە ماڵەکەی خۆشم ئیسراحەت ناکەم ئەی دەبڕۆ لە کۆڵم بەرەوە دەبڕۆ ژنێ بدۆزەرەوە بیهێنە دەبڕۆ وەکو کوڕی خەڵکی دەبڕۆ ئەرێ لە ماڵەکەی خۆشم ئیسراحەت ناکەم وەڵا بێزارم بەرەبزانم چی ئەمرە چیەوە؟ چێ بۆی سوگاتی بۆ کوڕاکەی؟ تۆ عیب ناکەی داناوەشەی ئەوە کێڵێ ڕووی دەنگ بەرزەکاتەوە بەسەرمە ئەرە تۆ دایکی من نی چۆن خەفەر ناخۆم ژووری بۆ پاکە بۆ خزمەتێکم نانێمی ئاوێ مجری بۆ شەم بە قوربان و بۆ ساقەیە ئەجا فایلە چی کە تۆ سوگاتی پێ بکەیت دوبێتەوە بە چاوە فایلە چی؟ عیب ناکەی داناوەشەی تۆ تاشووکت بە من وتێ خەمە سەر چاوم سەر سەرم مناڵەکەی زە بۆی لێکەی تۆ نەنەڕێنی بەسەرما شێت بوو هەتا منی هێنا دنیا کرد بە واسەواسەکاری عاشقم وی عاشق تخواو ناتوە تا ئەتوارەکانی ناشرینە بۆیە ئەڵێم نانە باوکەگیان یەکەم شت بە منی وت پێم بڵێ دایە حەلیمە لە پێشچاوتۆ باشە پێڵم دایە ئەلێ نەخێ من دایکی تۆ نیم دوای ئەچمە دەرەوە لێ بۆ چتە دەرەوە دێمە ماڵەوە لێ بۆ دیتە ماڵەوە من نایمە نێوانتانەوە من خۆ حافز ئەم ماڵەشتان بۆ بەجێ مەرۆ کاکە وەرە تۆ وەریش بێتە وەرە چ عیبە بۆ تۆ والله عیبە بۆ تۆ ئەو مناڵە هەتیوە ئەبێ ئاگای لێبێت چاو لێبێ بۆ ئاوە سوکاتی پێکەی هەتیوێکی زلێکە هەتیوێکی سەر و قژی جوانە باشە ئەزانی چێکە لە ماڵە من نانێمێ ئاوی ئێمێ بە من ناڵێدایە حەشتێکم پێکا دواری ناشرینە من نامێ ئەو کوڕەبێتەوە بە ماڵێک نابەچە دێڵم ها جافای لە چێوە کە تۆ بۆ یەکە قیمەتی چێکە بێتەوە بە چاوێ کە تۆ سوکاتی پێ قیمەتی چییە چه عیبە بۆ تۆ چه داوەشتی لە بۆ تۆ باشە کوڕە عیبە بۆ تۆ ها منە ڕەماڵەکەوە بەجێڵم هەدوەخۆ بڕۆ مردوو من هەر نێتەوە بناوەیە
دا ابو بساقي دڵم تێکی لە کوڕەکان بنێرە بە بڵێ کوڕم بێنێتە سەر بە قوربان و نەبێ وەڵڵا كرة باسم كرة زاسم كرة والله ناويشيان ديم تيكتا كرة قاسم كرة زاسم كرة باسم دورة كرة هيري وري دورة تبكم تسه ورا ملد مش تشينا تاو الدربي برو كري قوري وبينوا لچی؟ كرة الاخواري دبرو دي كرة بلي دراكا ايه دبرو عمر نميني دلتشي بخوي ينايتي وبخوي دلتشي ام كريتو تشاريشي بلي من ها اشياء بوي قبي بخوا طبعا اري والله كرة ادينا لي قزان دقل لا خباغ تبار باري والله ريق وايا اوي باوكروني باشە دەی باوكربالي باوكرو دە باشە بابیرێکی لە بکەمەوە اوي دا باشا من هاتم بو استا بابڕین استا مو شو خێرە دەوەرە کاکە دەوەرە وەرەی دا باش ئەس لێ بینە دەوەرە باوكربالي باوكرو ورقة ما كانت مريت وقوا دەها بینوسە دەی اوي لو رقم مجوانا تلفون بوكي وەرە شان بەخۆ قسە لەگە دەکەم بەس واز بینە بەس وەرە أنا كم ممكن يوم كروي باشە باش بۆ دەکەم او هات عثمان او شو ودادني شكرا هسه بروي شولاتي وقت برو دي عثمان هو شو كروكيتو ها بملي وردم كوري منه الله بالك انا بيعقل يا عثمان حسن تشيديو السلام عليكم السلام كورە قاسم دەزانی وانە گەلە قشتن زۆر کیوتم بە زمانی خۆیان زۆر و باستان دەکرد والله ئەوە دەرێن زرداک خراپە زرداکان خراپە ئەوە ئێستا من باسی ئەو بابەتەم بۆ ئەوە کرد هەنێ دایکێ بە قوربانە بن بە کەڵی نابێتە ئەو ماڵ و ئەگەر دایکێکی مناڵەکەی خۆی نەبێ هیچ باشەیەکی لەگەڵا ناکە ناشر نییە باشە ئاخر ئێستا من باسی ناسیایی خۆمم بۆ ئەوە کرد بەڵام ئەتۆ قسەکت کرد گوتت هاتەوە ماڵێ کە مێردی بە بابی کرد بە بابی کوڕەکەی گوتی تا فترەیەکی باش لەگەڵیان ناباش بوو لەگەڵ کوڕەکەیە دوای ئەوە ئەم ئافرەتە لە کوڕەکە بێزار بوو ئەنجا چوە بن کڵێشەی باوکەی کە ویستی ژنی بۆ بێنێت ئێدەوە خۆ خراپ نییە دەبینە ساحب ژنش تۆ بۆیان تاواکە من ئیشێکمێ و دوای دێمەوە باشە زوویتەوە زوو دێمەوە بۆیان باس بێ کە زەردایك چییە اخ باوكا اخ بس دو هفته بیان کرد ما بوزیر بوا ام زانم چون ام شارم اونم بو کردی بروناچی بچرا خان اونی دروش ما کردو اخوار ورشكار والله ای بو باوكا بناموسم عبو لدو 2011 وقلوبي او دسكمان سوتاوا الم تشاجي كوي تشانا كرا تعو خويا نيازي ام الله تبروشن كات عثمان دلي هو تخته ومختي نقصتاني كوري بو تختي صاغي تيا ما ومتيوا والله هو دياله روتشي باوكا بقول لك والله يكون ما يميام قسم بس انا بازي هذا باوكا شوني جوب قرب بالله نالي ماما عبوم دانشتوا بيم نالي شبيوتو لهوليرم ليرم خلاص شقي واوتي هالمي يكون غميزي بيو لا عثمان لا زولي باستم عبو لا تخيل دخلت باوكا مخم كاميرا مشلت وشقي شي ديالي والله وشي بيو ناوسي بيم بل الراسي كيم بيم بلا باش بيتنا دي فالو ديك موكري الهولي بودك ربقيرو سفالو دخيل خولي فالو ده والله نازل فانا الشعر كي بدون تمي مثلا هي بودك دبل كي بوكرم والله واحد شاكي شوي شوي كرم والله خاله بكر شي لو شكل والله بكر فرد شكل بكري ميزي اسيا بكر شي زاوما بملي وردم زاواتي كريك لو توابي بكري بوكار زاوات ها او ناو خوشت سدانا مع الخرع بقول باندرم بكر ده هسه بتولو دي ولا من على كان هستكم بابتي توزي نصيحتي كان هستا دبر او الجورك ايرنا برامبر دبر برو يصراحتي خذوا لا حول ولا قوة الا بالله عثمان امن دمي اولى كل ما تو بابا اتو ما تسينا امن ورا بابا لا يتونا ما باوكا وزير بابا امن دمين انا تبي كرم والله دبر قلبي ده بنازم بتشيتسوا ده يجابي لتوت لا بيلا نازم هذيك عبو خليك ناقوش والله نازم قلب بعقل دياله ما خسر بس زي تشي وجوه كده سنه تو نعم ام داوي لي بابا من تا خوارو خير والله بياسيك كم هني هوالا من اخي قول نبي نعم بابا
دبر سنبي والنبي اي باش والنبي كرم باش بخم كرم إيه منطقة كبزر بينامي هم يدريدتي ها دبر بيخا تسراي اخويا كرم ونديتو بزر بيتشدد بنت حقوقكم ونيا تدم وانا زور تاخير كاك تو خوشني كنت هنا وخمنيه طبعا مسوق لك كنت دباين كبزان متيان كنت عندك كم كغاز باش كنت انا عتي ما منالك هاي مشكل ورا زاسر باسر داخل امنا ورا كرم ورا زاسر ورا مدارك على عثمان اذا تاخذ امين ورا باب ورا ان شاء الله قناعتي ان كذبين ان شاء الله او هات بروا او هات يا خط خير ما شاء الله سنم في خوش اواتبان دبيني ويني دبيني سنت باو زوان زور بيا او ديار الزور تنسيقيانا ولا جوري اما زور مهم اما زور مهم هو كرم وابزانم وني امبرنا بيلي والله بيلي والله امبرنا بخوات من كل بابك صاحب مالي كرم كو انغو قناعتان هنا امن جنبينم اوانشتان قاندي تقناعت عثمان جنبيني ونيا والله بيان كتاب خانه اي كبيم خوسا اي كبيم خوسا يعني استتواو راضي بود بابي جنبيني نا والله شمامينو يعني تي اي كتاب خانه وش تبازك انتو زي لابو بيش والله من نايلم باوجن بيت مالي ما هو تي عثمان نازم يعني تي يعني الزرداق عزلاقي بيتو ماري يعني ايوش راسي نقول كمان شن بينهم طبعا نخير باوكجان كاكا إذن يقسكم برو باوكجان یەکەم ئێمە چۆن ڕازی نابین کە دایکی کۆچ کردومان و لە دوای ئەو ژنێک بێتە ئەو ماڵە ئەوانیش ڕازی نابن کە شکوی دایکیان لەم ماڵەیە بشکێت وەرە چ بەس بسۆکەکەەوە عوسمان ئەخلاقی منداڵەکانی نەیژی تێکدا ئەتو ئەو خوایەوە قسەیە دەکا ئاکە شکۆی چەحاڵی چەوە کابرا مردێت زووتر ڕێ خۆی ئەمانە ژیانی منیان فڵتان هەستا کورە هەستا بزانە چێیە هەستا بزانە چ ڕزقەکە و جارە هاتە ئەو ماڵێ هەستا کو عوسمان ئازمە بە ئەو ڕۆهاتی ئەو ماڵەی بلانسي او مالي تيكسو توازن يا مو تيكسو ڕڵێ وتیا کورە ئەوکەی بەشەرە ئەو بێئەدەبە کورە ئەو شقانی هەموو لە زەواق نایە کاکە عەبۆ کورە جامی پێوە نێشتێ کاکە عەبۆ کورە دیت هەموو کۆترە دیتێ کۆتری گرتێ بەدا ڕاستقی ئەوە چی ئەوە چ تەربەتێکە کاکە مۆفەق عەزیزبە بە ئوستاز دەبینی کورە پیخات لۆ دەکەی ها وەڵای گلەی بێ نەیەش کۆترەکانی تر بگرم ئەتۆ لۆ چی دەچی باشمان لێ نادەی کوڕم خاتریشمان مەگرە بابا کێ قساکە سمێڵێ یاریاسنەکە کاکە عەبۆ دەزانێ هێشتا چمایە چمایە کورە ئەم وەکو بەڕێوەبەری ئەو شقانە ئەوە داوەتان لەسەر نووسرایە بەخوا پۆلیس ئاگادار کرایتەوە هەتا 15 ڕۆژ کە دەبی ئەو شقەیە چۆرکەن تێگەیشتن لەسەر ئەو مڵپانەی ئەی تەبعان کەماوە باشە کاکە باش تاو ئەو ئاگادارکردنەوە دانیشە چایەکی اوكي هي باشا نابەتەن تۆم کۆترانە وۆچیە دیسان سووریەکەیتەوە یە خۆشیەکە دەبڕۆ خوالە تەرکێ بزانە چێ کوڕم دەبیدی نەمگۆ ڕسق لە دوورسە ئاگاتان لێیە مەشاکل بە دوای مەشاکلە ئەمشتان دەبێتەوە ماشەڵڵا و دەرکێمە ئاکتیڤە سا دەبی چێ بێ نازانم عوسمان ئەوڕۆ وەزە خراپ تێکسوە ئەو چێ عوسمان هەزار ماڵی دەنگە دەنگەکە سلام عليكم وعليكم السلام ناچی دا ئەبوو چێ والله نازانم ڕۆژێ سەرچیش دێتە ئەو شقەی ئەوە دیکەکەیتی دیکەکەی بلەی کوڕەت یەک دەقە باوکە تۆ بڵێ ماڵ دەڵم خۆر تۆ بڵێ هەنگوین دەڵم عەسەل یعنی ئەوە حەزی لە بلە کردووە بلا قەناعەت ناکەم بابە من باوکیم تا زەماچێکم نەکردو کێ خۆش لەوێوە باشە کچاکەم تۆ بەجددی حەزی لەوەیە خەڵایەت ڕۆزە پێش ئێستایەکمان ناسی ئێتە قسەشم لەگەڵ دایکمان کە و تێگە نیەتی ڕاستە با بێتە پێش لا ڕازی لێمە ڕازی من باوکشم ڕازیە من ڕازیم خۆشم ێکەکەس ڕازی باوکە ئێمە خۆ هەر بە نیەتێکی پاکاتوێتە ئێرە بووکە خانیش با لێرە بێ ئیشم بۆ کاکەوێن ئیتی لێرە بین ئەگەر نیەتتان پاکە بڕۆنە پێش باکە لەو ناڕۆنە پێش
ئێوە شەبین والله نيت ما بقاطو حاجي شنو يدوش حزي لمنا عمر النمني عثمان ورا كرك وبيشكي لجنين انا عثمان اتو اورونيه خوتو من دار كانت منطقه تام بوغري كنت بوتو بري عاصمان عازمه با ولا ابو من لشاي روشنبيلي لا بايتختي روشنبيلي جلد لينا يا ام يا سبوا لا بايتختي كردستان جلد لينا دواها باوكو او سبا تليفون شنو قاطع سيب بمنوك بكم نوك بيبلي او من انا بماوي